مەكتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یادی 32 ساڵەی تاوانەکانی ئەنفال بەیاننامەیەکی بڵاوكردەوە تێیدا هاتووە کەس و کاری سەربەرزی ئەنفال کراوەکان و کۆمەڵانی خەڵکی کوردستان 32 ساڵ لەمەوبەر و لە درێژەی سیاسەتی دڕندانەیدا بۆ قڕکردن و پاکتاوی نەژادی گەلی کوردستان ڕژێمی بەعسی فاشستی با سەرۆکایەتی سەدام حسێنی دیکتاتۆر بە پێی نەخشێکی سەربازی و بەهەش قۆناغ پرۆسەی تاوانەکانی ئەنفالی بەڕێوەبرد کە سەرنجام بەهۆیەوە 182,000 مرۆڤی مەدەنی بێتاوانی کورد لە ژن و منداڵ و گەنج و پیر و پەککەوتە دوای ڕاپێچکردنیان بۆ زیندانەکان و ئەشکەنجەی دەرونی و جەستەیی زۆر زیندە بەچاڵ کران و بەشێکی زۆریشیان تا ئێستا چارەنووسیان نادیارە. مەكتەبی سیاسی ئاماژەی بەوەش کردووە کە ڕژێمی بەعس مەرامی لە ئەنجامدانی ئەنفال بە تەنها سەرنگومکردنی دەیان هەزار مرۆڤی مەدەنی نەبوو بەڵکو زیاتر لە 5,000 گوندی ڕووخاند و ژێرخانی ئابووری کوردستانیشی هەڵدەکاند و ویستی پرۆسەی تەعریب و تەرحیل و گۆڕینی دیموگرافیای کەرکووک و ناوچە کوردستانەکانی تر تەواو بکات. هەر لە بەیاننامەکەیدا مەكتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی بەوە داوە لە دوای پرۆسەی ئازادی عێراق لە نیسانی ساڵی 2003 لە دادگای باڵای تاوانەکانی عێراق کەیسی ئەنفال وەک تاوانی دژە مرۆڤایەتی و جینۆساید ناسێنرا و بەشێک لە تاوانبارە سەرەکیەکانی ئەو تاوانەش سزادران بەڵام هێشتا ئەرکی هەموو لایەکمان لەمڕۆ کۆتایی نەهاتووە و پێویستە تەواوی تۆمەتبارە داواکراوەکان ڕاپێکی بەردەم دادگا بکرێن و ڕێکارە یاسایەکانی تری کەیسەکە تەواو بکرێت. هەروەک پێویستە قەرەبووی معنەوی و مادی وارسی ئەنفالکراوان بکرێتەوە و ژیانێکی باشتر و شایستیان بۆ دەستەبەر بکرێت و لە ئاستی نێودەوڵەتیش هەوڵەکان چڕ بکرێنەوە بۆ بە جینۆساید ناساندنی تاوانی ئەنفال. لە بەشێکی تری بەیاننامەکەدا ئاماژە بەوەش دراوە تا ئێستا دوای زیاتر لە 3 دەیە یادی ئەم تاوانە دڕندەیە و ئازیزە ئەنفالکراوەکانمان دەکەینەوە و سڵاوی وەفا و ئەمەک دەنێرین بۆ ڕۆحی پاچی ئەنفالکراوەکان و لە ئاست خۆڕاگری و ئازاری قوڵی کەسوکارە سەربەرزەکانیاندا سەردا دەنەوێنین و ڕای دەگەێنین کە هەرگیز قوربانی و ئازاری بەسوێی ئەنفال لە یاد ناکەین بەڵکو و دەیکەینە هەوێنی جۆشدانەوەی زیاتری خەباتمان بۆ بەدیهێنانی ئەو مافەڕەوە دەستوری دیموکراتیانەی کە دەیان هەزار شێد و ئەنفالکراو لە پێناویدا جانی خۆیان بەخشی. هەر لە بەیاننامەکەدا هاتووە بەداخەوە ئەم ساڵیادی 32 ساڵی ئەنفال هاوکاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنایە و بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی و بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان ناتوانرێت چالاکی و مەراسیمی پڕشکۆ بۆ یادەکە ئەنجام بدرێت بەڵام ئەم تاوانە هەمیشە لە ویژدانی نەتەوەیمان بە زیندوێتی دەمێنێتەوە و هەرگیز ئازیزە ئەنفالکراوەکانمان و خۆڕاگری و ئازاری قوڵی کەسوکارە سەربەرزەکانیان لە یاد ناکرێت و بۆ هەمیشە بە زیندوی دەمێنێتەوە. سڵاو بۆ جانی قوربانیانی جینۆسایدی ئەنفال، سڵاو لە خۆڕاگری کەسوکاری سەربەرزی ئەنفال کراوەکان، ڕووڕەشی بۆ ئەنجامدەرانی تاوانەکانی ئەنفال و سەرکەوتن بۆ ئیرادەی بەهێزی گەلی کوردستان.